لە هەولێر بە دروشمی ژن ژیان ئازادی سەدان کەس لە کورد و فارسەکان ڕۆژانە سەر شەقام و گردبوونەوە. مەرگ بۆ دکتاتۆر دروشمێکی تری خۆپێشاندەران بوو. بە نمایشکردنی شان و گەریەک لە بەردەم بارەگای نەتۆیە گرتووەکان لە هەولێر دەیانەوێت پەیامی ناڕازایەتی خۆیان نیشانی جیهان بدەن. گرنگیەکەی لەوەدا بوو کە ئێمە دەمانویست بڵێن ئەو ئازادیە خۆ لەلایەکەوە ئەو لەچکە بۆتە نمادێک ژینا بوو بە نمادێک بۆ ڕاپەڕین و لەچکەش وەکو نمادێکی لە هاتووە ئێستا خۆ ئازادی فقط بە لابردنی لە سگن نییە بەڵام وەکو نمادێکی لە هاتووە بەوەی کە ئینسانەکان ئازاد بن لە هەڵبژاردندا. من پێم خۆش بێ لە سگ بەسەردادەم پێم خۆش نەبێ بەسەریدا نەدەم. مردنی ژینا ئەمینی کاردانەوەی بەرفراوانی لەسەر ئاستی ناوخۆی ئێران و ژمارەیەک لە وڵاتانی ناوچەکە و جیهانی لێکەوتەوە. بخاطر چی؟ گشت ارشاد چی؟ میخواد چی ثابت کنه؟ لەبەرچی ئیرشاد دەیەوێت لەبەر دوو تاڵیم و بوومان کوژن بەس بە هەمومان بکوژن. بەس هەمامونە بکوژن. چەند ساڵە لە ئێران گەندەڵی دەکەن و ئێستاکە دەیانەوێت ئاگر لە هەمومان بەردەن. خەڵکی ڕۆژهەڵات کۆبوونەتەوە ئەڵێن کۆتایی بێ بەم دەسەڵاتی پەت و سێدارە. ڕۆژ نییە لە ئێمە نەکوژرێت ڕۆژ نییە لە سێدارە نەزرێت کۆڵبەرەکانمان دەکوژن بە هەموو شێوەیەک ئێمە چۆسێنراونەوە ئەو خەڵکە هاتوون کۆنتترۆل نابێن لەبەرەوە هەموو تووڕەن هەموو داختارن هەموو بریندارن ئەو خەڵکە ئەیەوێت کۆتایی بەم ڕژیمە بێنێ ئێستا ژینا بووەتە سیمبۆلی ئەو شۆڕشە بەڵام ئەم شۆڕشە 43 ساڵ بەردەوامە. لەگەڵ خەڵکی کوردستانی ئێران ژمارەیەکی بەرچاو لە چاڵەکان و توێژی جیاجیای هەرێمی کوردستانی عێراقیش ئامادە ببوون و ناڕەزایەتی خۆیان نیشان دەدا. ئێمە توانین هاوپشتیان بکەین. دیارە لە ڕاپەڕینی ساڵ 91 ئەوان دەیان شەهیدیان لە باشووری کوردستاندا لە ئازادکردنی شار و شارۆچکانی کوردستان و لە هەموو بۆنەکان و لە هەموو کاتەکاندا پشتیپەنای ئێمە بوونە. من بۆ خۆم یەکێکم لەوانەی کە لاشتاکان پێشمەرگە ومە شایەدی ئەوادەم ئەو چەکانەی لە حکومەتی بەغدا وەریانەگرت لەگەڵ هێزەکانی باشووری کوردستانە بەشیان دەکرد نانەکانیان بەشە کرد نەخۆشخانەکانیان کراوە بوو بۆمان هەموو شتێکیان ئەوان هەموو شتێک بۆ ئێمە کراوە بووە. کورد قەنەعەتەوەیان گەهشتە بەوێ هەندێک جمهوریە ئیسلامی ئەو حکوومەتێک نینە بوو ژیانە تەوای مەڵاتی ئیرانی و مەڵاتی ئیرانی هەموو بکارن لە بن چارچوبە جمهوریە ئۆڵەوە ئیرانی بکارن ژیانێکی بکەن. بەشێک لە خۆپێشاندەران هەوڵیان دەدا کە ئاراستەی خۆپێشاندانەکە بەرەو کۆنسڵخانەی ئێران لە هەولێر ببن. دەڕۆینە پێش کۆنسولگەری ئێران و لەوێ دەمان هەوێت حەقی خۆمان بگرین. حەقی ئێمە ئەوەیە ئێمە ئێستا حکوومەتمان ناوێت. حکوومەتی جمهوری ئیسلامی لە مێژەوە خەریکە خوێنی گەنجەکانی ئێمە دەڕژێنێت. بەڵام دوای ماوەیەک ڕۆیشتن بە پیادە بڕیاریاندا کە بگەڕێنەوە بۆ بەردەم بارەگای نەتەوەیە گرتووەکان و هەر لەوێ بەردەوامی بە خۆپێشاندان و گردبوونەوەکەیان بدەن. ئێمە مافمان نییە لە وڵاتێکی کە هەڵاتوێن ئێمە مافمان نییە بگەڕێنەوە مافمان نییە بە حوڕێتی بژین لەوێ. پۆلیسی ئاسایشی ئەخلاقی ئێرانی بەوە تۆمەتبار دەکرێت کە ژینە ئەمینی تەمەن 22 ساڵان بەهۆی نەپۆشینی لەچکەوە بەو جۆرەی کە کۆماری ئیسلامی ئێران داوای کردووە کوژراوە. بەڵام بەپێی سەرچاوەکانیش پۆلیسی ئیرانی ئیدعای ئەوە دەکات کە ئەو کچە بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی لەدەستدا بێت و خراپ مامەڵەی لەگەڵدا نەکراوە. وە لە بنەماڵی ژینە ئەمینیش گومانیان هەیە و ئەو قسانەی دەوڵەت ڕەت دەکەنەوە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.